عزیزان بەردەوام بین لەگەڵتان وەکو پێشتر ئاریش باسی لێوە کرد ئەمڕۆ ڕۆژی هۆشیاری گەشەی کۆرپەیە بەگەشتی بۆیە باز لە قۆناغەکانی گەشەی کۆرپاکین لە سکی دایکیەوە هەتا دوای قۆناغی لەدایک بوون با بزانین چی واکات کە گەشەی کۆرپا لە گەشەیەکی تەندروست بێ و چی هۆکارە بۆی کە ئەم کۆرپەلەیە لە سکی دایکەکەیە گەشەی بە شێوازێکی تەندروست نەبێت بۆ نمونە لایەنی دەرونی ئەو خواردنانی کە دایکەکەی خوا ئەمانە تا چەند کاریگەری ئەرێنی و نێرێنیان هەیە لەسەر گەشەی تەندروستی کۆرپەلە لە سکی دایکە اینجا بۆی وەڵامی زۆرێک لە ئەو پرسیارانە وەرگرین کە لە ئێوەی ئازیز بووە بە پرسیار ئەمڕۆ بە خۆشحاڵی میانداری زۆر بەڕێز دکتۆر دلۆڤان محەممەدمان کردو کە بەڕێزیان پسپۆڕی نەخۆشیەکانی ژنان و مناڵبوونن دکتۆرێکیان سڵاو لەبێ زۆر بەخێر بێ سپاس دەکەم بەیتان باش بەخێر بێ سەرچاوان دکتۆرە گەشەی کۆرپەلە لە سکی دایکە لە کێکەوە دەست پێیەکە ئەگەر ڕوونتر باسیکەین گەشەی کۆرپەلە پێش دروستبوونی کۆرپەلەکەیە تۆ ئەبێ ژینگەیەک دروستکەیت کە کۆرپەلەیەک تیا بە جوانی گەشە بکاواتە ئەو دایکانی بەتەمان دووگیان بن مەفروزە پێشەوەی دووگیان بن 3 مانگ پێش ئەوە حەبی فۆلیک ئەسید بخۆن ئەگەر زەخت شەکرە غودەیان هەیە کۆنتترۆلیکەن کەم خوێنیان هەیە کۆنتترۆلیکەن کەمی ڤیتامینیان هەیە کۆنتترۆلیکەن هەنێ دایکەیە جگەرە ئەکێشێت ئەبێ پێی بڵیت باشترە تەرکیکە هەنێک گەی ناتوانین تەرکیکاڵی 3 بۆ 4 جگەرە زیاتر نەخوات ئەگەر وەزنی زۆرەڵی وەزنە داوەزێنە هەتا بتوانێت کەمێک ڕاضە بکە کە جسمێکی تەندروست حوزێکی تەندروستیە بێت تا مناڵێکی تەندروستیە گەشە بکات ئەمە سەرەتای دروستبوونی کۆرپەلەکەیە پێش دووگیان بوون فۆلیک ئەسید نەخوادواتە ئەو ژینگە تەندروستەی نەرەخسانەوە بۆی کە خۆی ئێمە تا الحەمدوللا ئێستا بەوانی سۆشیال میدیا بەوانی خوێنەواریەوە زوربەی زۆری و ئافرەتانی کەشوەکەن کە من ئیژەکەن خۆیان فێربوون حەبی فۆلیک ئەسید ئەخۆن چکەیەکێکە لە پێڵین حەبە ماجیکەکان یعنی زۆر سەحراویە زۆر کێشەی تەندروستی مناڵت بۆ لا ئابات کێشەی نوقسانی باس ئەەکەین و حتا علم گەیشتۆتەوەڵێ باشترە لە ئێستاە ئەگەر باوکانیش پێش دووگیانی فۆلیک ئەسید بخۆن کوواڵەتی تۆکە باشە بێ بەمەش کوواڵەتی کۆرپەکە باشە بێت لەبەرەوە هەنێگەیە نەشی خوارد و کۆرپەکەی تەندروستە ڕاستە ئەو قسەیەش بەس ئێمە باسی عام ئەەکەین تا بیخوات باشترە ئەگەر ئەمانەی خواردی بێت لە دانانی کۆرپەکە لە نێو سکیات چی پێویستە زۆر جاڕەوانی مەزبوطە هیچ کێشەیەکی نییە بەڵام لە قۆناغی لە مناڵدانی دایکە هەندێک بابەتێکە کاریگەریان سەر گەشەی کۆرپەلە بە تەکید ئەوەش دەوری هەیە ئێمە قۆناغی دروستبوونی کۆرپەل لە سکی دایکاکەین بە 3 بەشەوە 3 مانگی یەکەم کە گرنگترین کاتە بۆ دروستبوونی کۆرپەلە لەو 3 مانگەیە ئەبێ دایک زۆر ئاگادار بێ زۆر بە جوانی هاتوچۆی دکتۆرەکەی کات کە تیا فحوساتی تەواوی بۆ بکات لە فەحسی خوێنی کەم خوێن نەبێت شەکرەکانی کۆنتترۆل بێ هەروەکو باسمان کرد ئەگەر دایکەکە هەنێ نەخۆشیە بێ وەکو زەخت و شەکرە کۆنتترۆلی کات هەل لە خۆیەوە عیلاج نەخوات هەنێ دایک هەیە ئەڵێ من ڕێجیم ئەەکەم ئەگەر ناحەی تەندروستی بڵین خۆراک لێک بینەوە مەفروزە دایکەکە خواردنی پێویست بخوا ناڵین زیاد لە حەد بەڵام ئەڵین ئەو خواردنانە بخوا کە شەر نییە کێشی دایکەکە زۆر بێت ئێمەوە ئەزینەگە دایکەکە قەڵەو بێت مناڵەکەشی تەندروستە نەخێت تۆ مەفروزە دایکەکە خواردنە سەحیەکان بخوا لە سەوزە میوە گۆشت کاربۆهیدراتیش بخوا بەس پێمان باشترە خواردنی ماڵۆ بخوات نەک ئەو خواردنانی کە زیاتر لە دەرەوە بە فاست فودە و حازر ئەکرێت و هەنێ خواردن هەیە وەکو کۆلا ئەمانە هەمووی تەندروستی دایک تێگەن ڕاستە قەڵەویەکەن بەس تەندروستی دایکەکە تێگەن و کۆرپەلێکی سەحیشمان دروست نابێت ئەمە لە ڕێی خواردن ئەگەر باسکەین ناحێکی ترمانەی دایکەکە بێ خەوی باش بێت بەڕاستی بە شێوەیەکی گشتی دایک بۆ ئەوەی کۆرپەلێکی تەندروستی هەبێت خواردن و خوێنی باش بچێ بۆ ڕەحم و بۆ کۆرپەکەیت ئەبێ لە ڕۆژێکە 10 سەعات بخەوێت 10 سەعاتەکە بە 2 جارە 8 سەعاتی شەو بۆ بەیانی 2 سەعاتی میددەی پێڵێن ناوەڕاستی ڕۆژ ئەوەی کەڵێن سەرخەوێک بشکێنێ ئەمە باشترین شێوەیە بۆ ئەوەی خوێنی باش بچێ بۆ مناڵەکە ئەمە لە ڕێی خەویشەوە بینە سەر ناحەی جەنابەت باسێ کردوتت ناحەی سایکۆلۆژی دایکەکە خەم و خەفەت و بیرکردنەوە و سترێس لایەنی دەرونی طبعاً ئەگەر دایکێک لایەنی دەرونی خراپ بێت سەیرەکەی خەوی باش نییە سەیرەکەی خواردنی باش نییە ئەمانە ژەگەڕێتەوە بۆی ئەو دوو نقطەی کە پێشتر باسمان کرد خراپ بێت بەمەش تەندروستی کۆرپەکەمان خراپە بێت لە قۆناغی هەر ناوسکی دایکە ئەمێنمەوە من زۆر جار ئێمە خۆمانەوەمان بینیەوە بۆ کە سۆنەرێکیانە کرد ئەیوت لە 3 مانگی یەکەمە
کێشی مناڵەکە لەواچی ئەوە نەبێ شتێکیان پێوتین وانە ئەگەر هەڵە نەبم ئەویت مەزەنداکەین کێشی کۆرپەکەی ناوسکت کێشی ئەوە نەبێ ئەو کێشە دیاریەکات کە مناڵەکە تەندروستە گەشەی باشە یان نا سێمای کۆتاییە سێمانی کۆتایی دایک باشترە ئەگە شتێک ماڵەکەی لە سێمانی کۆتایەکێتە دەریشە با بڵێ مناڵکە لە دایکە بێ ئەو کاتەش کێشە بڕیارەیە بەتاکیت خۆی سێمانی یەکەم ئێمە تەندروستی مناڵ کە بە سۆنەر دوایەکەوین دوای کێش ناکەوین سێمانی یەکەم دوای هەنێشتەکەوین بزانین لە سکی دایکەکە یەک مناڵە یا دوو مناڵە حملەکە حملێکی تەندروستە بڵین مناڵە کە خوێنی لە دەورە ئاوی باشە دڵی لێ ئەیات سێمانی یەکەم بۆ ئەوە کەڕین کە گەیشتە سێمانی ناوەڕاست بڵین لە 14 هەفتەوە ئەگەڕین بۆ هەنێ نوقسانی لە مناڵەکەیە بۆ نمونە ئەگەڕین بۆ داون سندرۆم ئەگەڕین بۆ ئەوانەی کە لێویان نییە ئەگەڕین بۆ تەندروستی گەشەکردن بزانیت لە سێمانی یەکەم و سێمانی دووەم بە باشی گەشە ئەکات مەسەلە هەر وەزن نییە مەسەلە چۆنەڵی قیاسی سەری باش گەورە بێ قیاسی قاچی باش گەورە ئەبێت بە سێمانی ئەخیر وەزنی مناڵەکە دەری ئەخات کە تۆ ئەم مناڵێکی تەندروستە وەزنی باشە یا کەم وەزنە یان زیایە وەزنەکەی باشە جێنێتیک و بۆ ماوەی تا چەند کاریگەری هەیە لەسەر وەزن و بۆ منە باڵابەرزی لە مناڵە زۆر کاتەیە دایکەکە بەراوردی مناڵەکەی خۆی بە مناڵێکی هاوتەمەنیە کات ئەڵێ مناڵەکەی من کێشی کەمە باڵاشی زۆر نییە بەڵام ئەوتانێ مناڵی چوزانم خوشکە زاکام خزمێکی تری ئەڵێ ئەو باڵای زۆر بەرزە و کێشیشی زۆرترە لەوەی من یعنی یەکسەر نیشانێکی پرسیارە خاتە سەر مناڵەکەی خۆی اینجا بۆ ماوەی تا چەند کاریگەریە لەسەر بابەتە بۆ مای ئەتوانی بڵین لە 180 دیاریکردنی وەزن و باڵای مناڵ دەرئەخات بۆ نمونە دایکێک باوکێک خۆیان باڵیان بەرزە زەحمەتە مناڵە باڵای کورد بێ دایک و باوکێک قەڵە و خەپەن بە تەکید مناڵەکەشیان قەڵە و خەپە دەراچێت ماعەدا هەنێک گەیلەوەی دایکەکە قەڵە و بێ بەڵام قەڵەویەکی ناتەندروست بێ سێرەکەی مناڵەکەی زعیفتر دەرئەچێت یان کورتتر دەرئەچێت زۆر جار هەیە جۆرێک خۆی پێی ناڵین نەخۆشی پێڵین هەڵان مناڵەکە چەنە دایک و باوکی بەرزە مناڵەکە تا 13 و 14 ساڵ زۆر هەڵنایەت لە دوای 14 سێرەکەی سپرتێک ئەکات بەرزە بێتەوە و هەڵئایات ئەوەش پێی ناوترێ کێشە بەس من پێم باشتر ئەو دایکەی کە هەست ئەکات مناڵی لە چاو مناڵێکی کە تەندروست نییە باڵای باش نییە وەزنی باش نییە زوو پیشانی دکتۆرێکی مناڵی بات عادەتەن کە قیاساتی باوک و دایک و وەزن و شتەکە ئەکات پێی ئەڵێت کە مناڵی تۆ تەندروستە یا تەندروست نییە ئیتر ئەو سترێسەش لای دایکەکە نامێنێت لە سکی دایکە پشکنین گرنگە وانێ دکتۆر تاکید بەتایبەتی سێمانی کۆتایی بەڵێ باشە خەم و خەفەت و لایەنە دەرونیەکەی دایک کاریگەری لەسەر گەشەی کۆرپەلە هەیە چکاڵان شتێک دایکە سی پێ بکە کۆرپەلە شەسی پێەکە بەڵێ خۆی ئەگەر وەکو سایکۆلۆژی بیری لێ بکەینەوە ئەڵێت ئەو دایکە هەست بە چ ئەحساسێ بکە مناڵەکەش هەستی پێ ئەکات لەبەرەوە چەند بێتاقەت بێ ئەڵێ مناڵەکەش لەناوە بێتاقەتە بێ هەنێ ئەبحاسێ ئەڵێ ئەو مناڵانی کە دایکیان زۆر خەفەتیان خوار زۆر گریاون کێ نەدەرەوە تۆزێ مناڵێکی عاتفی و گرینۆک دەرەچن هەنێ ئەبحاس لەسەر ئەوە هەیە بەڵام بە شکلێکی عاموک و باسمان کرد دایکێک کە خەم و خەفەتی زۆر بێت خەوی باش نییە خواردنی باش نییە یان هەنێ حەبی خەم و خەفەت ئەخوات کە خۆشی لە خۆیان لەوانێت تەئسیر کاتە سەر گەشەی مناڵەکە پرسیارم کرد دوای کە مناڵەکە لە دایکە بێ ئێوەکو پزیشکان هەستەکەن هەندێک هۆکاری کەمی گەشەی مناڵەکە پەیوەندی بەو خۆناغەوە بۆکە بەتاکید خۆی عادەتەن بەڵێ خۆی کە مناڵی ژەبێ لە دایک نایەتەوە بەلای ئێمە زیاتر ئەچێتە لای دکتۆری مناڵ و دکتۆری مناڵەکانیش بە عام ئەپرسن وەزعی تۆ چۆن بووە لە کاتی حەملا کەم خوێن بووی کەم ڤیتامین بووی خواردن باش بووە وەزنت چۆن بووە یعنی زەخت و شەکرە ئەگەرمانی نەبووی ئەی خەم و خەفەت زۆر بووە یعنی کە ئەم شتانە ئەپرسن کۆی ئەکەنەوە ئیتر چۆنەڵیت هەڵسەنگاندنێک ئێن بە دایکەکە کە چی بکە دکتۆرە ئەو دایکانێک کە لە قۆناغی دووگیانیە تووشی کێشێکی تری تەندروستیە بن جگە لە نەخۆشی شەکرە و زەخت و ئەم بابەتانە بۆ نمونە تووشی هەوکردنێکی تۆندی گورچیلا بن یاخود هەر هەوکردنێکی تر بێ لە جەستەیانە و دەرمان بەکاربێنن ئەمانە کاریگەریان نابێت لەسەر گەشەی کۆرپەلە لە سکیم دایکەیە خۆی ئەگەر ئیلتیهاب هەبێ هەوکردن هەبێ لە شوێنەکات عیلاجی نەکەی ئەوە تەئسیری زیاترە وەک لە عیلاجەکە چونکە ئێمە چەندها دەرمانمان هەیە کە لە کاتی دووگیانیە سەلامەتە ئەیین بەڵام نەسیحەتی عادەتەن حامیلە ئەەکەین ئەڵین هەل لە خۆتەوە عیلاج مەخۆ هەنێ ئیلتیهابێ پێویستی بە عیلاجێکی زۆر نییە لەوانەیە ئاو خواردنەوەیکی زۆر هەنێ خواردنی طبیعی کە لە ماڵە خۆ دروستیەکەی ئەو هەوکردنە لابەرێت نەک یەکسەر پەنابەری بۆ عیلاج بەڵام
چەندها عیلاجیشمانی لە کاتی دووگیانیە ئەین یعنی شەرنی هەموو عیلاجێک مەمنوع بێ. نەترسێ بڵە من بەسەر ئەم سکەوە دەرمانی هەوکردنم زۆر بەکارهێناوە ئەگەری هەیە تەندروستی کۆرپەلەکەم نەخێر ئەگەر دکتۆر بۆی نووسی بێت بە جورعی مەزبوط ترسی ناوێشە. باشە باسی لایەنی دەرونیت کردوتت کۆرپەلە هەستی پێیەکە زۆر کاتویستوماناڵێ ئەگەر تۆ چیرۆی ئەگەر بۆ منە کۆرپەلەیەک لە سکتابێت چیرۆکی بۆ بخوێنیتەوە هەستی پێیەکە گوێ لە دەنگی موزیک و گۆرانی ئەوانە بگری ئەو دڵی خۆشە بێ هەستی پێیەکە ئەمەش بە هەمان شێوازە خۆی ئەمانە هەمووی ئەبحاسی لەسەر کراوە بەڕاستی یعنی حتاڵێ ئەو دایکەی کە زۆر چیرۆک ئەخوێنێتەوە کاتێک کە مناڵ لە سکیاتی چیرۆکی مناڵ طبعاً ئەمە نایخوێنی زۆر لە طوبا بەڵام تر خۆ زۆر جارکەبی بەدایکە نێشت ئەخوێنیتەوە سێرەکی هەنێ ئەبحاسی ئەڵێ ئەگەر تۆ لە کاتی حەملەکەتە چیرۆکی مناڵانە بخوێنیتەوە بە دڵخۆشی مناڵەکەت خۆی کە ئەبێت لە دایک حەزی لە خوێندنەوە ئەبێت یعنی حتاڵێ مستەوای زەکایی بەرزە بێتەوە و دائیمەن ئەژڵێ شتی خۆش و چۆنەڵی متەفائیل و ئاشتی پێکەنی ناوی و هین بخوێنەرەوە بۆ ئەی مناڵەکە دائیمەن تاقی پۆزتیڤ یعنی ئەفکاری خۆش بڕوابووی دڵخۆشی ئەمانە دەربەی مناڵەکەش دڵی خۆشە بێ. دکتۆرە چەنە هەندێکت باس کرد بەڵام پێم خۆشە زۆر بە چڕی باسی گەین خواردن لە کاتی خۆناغی با بڵێن لە مناڵ کە لە خۆناغی دووگیانە بێگومان خواردنەکان چی بن باشە چی خراپە بۆ گەشە بەڵێ خۆی ئەگرێ باسی خواردنەکان گەین زۆرە بەڵام چی زۆر زۆر خراپە بخورێ بە تایبەتی سێمانگی یەکەم زۆر ئێمە تەکی دەکەینە سەری کە هەنێ خواردنێ ئەڵێن لێی دوورکەوەرەوە بۆ نمونە جگەرە دووکەڵ یعنی شتێکی بەڕاستی زۆر خراپە زۆر تەسیریە بۆ سەرگەشەی مناڵ ئەو خواردانەی کە ڤیتامین ئەیان تایە وەکو جگەر وەکو گێزەر ئەڵێن تا ئەتوانی لی دوورکەوەرەوە سێمانگی یەکەم چکە زۆری ڤیتامین ئەی هەنێ نوقسانی لە مناڵات دروست ئەکات هەنگوین خەڵک ئەڵێ زۆر باشە بەڵام ئێمە سێمانگی یەکەم پێمان باشە کە دایک نەیخوات هەنگوین بەکتریایکی تیا لیستیریای پێ ئەوترێت هەنێ جار ئەبێتە ژان و لە بارچوونی مناڵ بۆیە حەزمان لێ نییە خورما یەکێکە لە خواردنە زۆر باشەکان بەڵام سێمانگی یەکەم ئەڵین هەوڵ بە تا ئەتوانی بە کەمترین عادەت بیخۆ چونکە خورما خۆی مادەیەکی تیا پێڵین ئۆکسیتۆسین ژان دروست ئەکات لەبەرەوە لە ئاخیری حەملەکەیە ئەڵێن خورما زۆر بخۆ بۆی ژانت ئاسانتر بێت یعنی مناڵبوونت باشتر بێت بەس لە ئەوەڵی حەملە ئەڵین مەیخۆ هەتا ئەتوانیت ئەڵین تا ئەتوانیت خواردنی سوورە و کراو مەخۆ خواردنی حازری دەرەوە مەخۆ کە نازانی لە چی دروست کراوە مەشروباتی غازی مەخۆ شتی قوتو مەخۆ ئەمانە هەمووی مەوەدی خراپیتایە کافاینی چێکە لەو شتانی دائیمە لێمانە پرسن بیخۆین نەیخۆین تۆ ئەگەر بە جورعایکی کەم بیخۆیت و نزیک ڤیتامینەکان نەیخۆیت کافاین شتێکی خراپ نییە ئەتوانیت بیخۆیت. دکتۆرە بە گشتی لە لای ئێمەی خانمان بە تایبەتر وا باوکە ئیتر خانمە گەچێتە قۆناغی دووگیانیەوە پێڵەن ئەڵەن تۆ بێ خواردنی دوو کەس بخۆی ئەمە بەم شێوازەیە پێویستە کات خانمێک کە دووگیان بوو ئەبێت بڕێکی زۆر خواردم لەبەرەوەی ئەو دوو کەسە خۆی قسەکە بە شکڵێکی عام ئەتوانین بڵین کەمێک ڕاستی تیان نەک زۆرێک نەک بەشی دوو کەس بەس تۆ پێویستی لە شت زیاتر ئەکات بەس ناڵە معنای ئەوە نییە تۆ زۆرخۆری لە شتی خراپا بکەیت یعنی لای ئێمە ئەبێ برنج زۆر بخورێت کاربۆیدا شتێک نییە کە زۆری بخۆی ڕاستە پێویستی تۆزێ زیاترەکە لە جاران بەڵام بۆ حەدە نییە کە تۆ بۆ نمونە جاران قاپێ برنج ئەخوارێ سەبڵی دوان بخۆم نەخێر بۆی لە قۆناغی دووگیانیان بوو رە قسەکەشت پێ بڕۆم هەندێک خانمەیە کێشی لەشیان زۆر زیاکا بەهۆی ئەوە ئەخر ئەوە بەڕاستی پێدەڵێم ئەوە تێنەگەیشتنمانە لە دنیا یعنی تۆ ڕاستە پێویستە خواردنێکی زۆر باش بخۆیت بەڵام مەفروزیشە هەوڵ بەی جوڵێ بکەیت کە ئەم خواردنە لە تۆیان زیاد خەزر نەبێت تۆ با کاربۆیدەتکی باش بچێتە خوێن تۆ بچێ بۆ مناڵەکە پرۆتینێکی باش بچێتە خوێن تۆ بچێ بۆ مناڵەکە نەک تۆ خەزنیکەیت نەک خۆت قەڵەوکەی بۆی یعنی خۆسێری ئەوروپیەکان کە هەموو جسمیان تەبیعی و ورگیشیان دروست بۆ مناڵیشیان هەر وەزنی وەکو مناڵی ئێمە لە بینی 200 بۆ 300 و نەقسیشیان نییە یعنی تۆ بێت کوواڵەتی خواردنەکەت هەڵبژێریت ناڵێم تۆزی خواردن زیاتر ئەکەیت بەڵام کوواڵەتیەکەی باشتر بێت ئەگەر کێشی منداڵی چاوە زیاد بوو دەلالەتە لە چی؟ سەکاک بەرهەم لێرە وتی من بە 7 کیلۆی لێدای ماشەڵڵا لێ باشە حاڵەتانە چین دوونی و بۆ سێونی و لە 2 کیلۆ 800 تقریبا دوونی و هەتا سێونی و بۆ چواریش بە نۆرمەڵدا لەمە زیاتر چییە نۆرمەڵە نەخێر حوتەکەی تۆ نۆرمەڵ نییە کاک بەرهەم حاڵەتێکی دەگمەنە عادەتەن ئەو مناڵنی کە وەزنیان زۆرە
ئەتوانی بڵێن لە سای هەشتایان دایکەکان شەکرەیان هەیە ئەو دایکی کە شەکرەی هەیە شەکرەش زۆرە چێتە لەشی مناڵەکە وەکو کاربۆیدرێتە لە لەشیا گەورە ئەبێ ینی ئاوسێ مناڵەکە وەزنێکی سەحی نیە وەزنێکی ئاوساویە لە سایە بیستەکەی تری ئەتوانی بیگەڕێنەوە بۆ جەنێتیک یعنی سێرەکی دایک و باوکی خەپن مناڵی خەپەیان هەیە ئەوەیە بەسەلەکە باشە کاتە کاریگەری هەیە دکتۆرە لە قۆناغەکانی کۆرپەلە لە چ قۆناغێکا کۆرپەلە هەز بە دەنگی دایکەکە یاخود دەنگەکانی چواردەوری بناسێتەوە زای مشکلەکە لە چیایە ناتوانانی ئەمە بە تهدید بڵێ وایە یعنی ئەبحاز ئەکرێ بەڵ ئێمە تا شتێک نەچێتە کتێب ناتوانانی ئەطرافی پێ بکەین بۆ نمونە ئەڵێ کە باوکی قسەی لەگەڵ کردووە مناڵەکە جۆرە حرەکەیکیە بووە کە مامی قسەی لەگەڵ کردووە جۆرە حرەکەیکیە بووە بەس ئەمە شتێک گنیە بڵین لە سایاسایە بەڵام ستل هەر ئەڵین کە کۆرپە لە سکیدایکا بێ باشترە باوک قسەی لەگەڵ کە باشتر دایک قسەی لەگەڵ کە ئەمە لە ناحیەی سایکۆلۆژیەوە سایکۆلۆژی شتێک نییە بڵێ مەلموس بێت بڵێ لە سایاسەوا دەرئەچێت بەس باشترە ینی حتا گەر بۆ ڕەبتی بینی دایک و باوکەکە بێ کە دایکەکە ئەستەکا باوکەکە مهتەمە نەفسیەن مرتاحترە بێ احتیمالەوەش سەبەبێ بەوەی مناڵەکە ئەجۆڵێ دایک مرتاحە ینی خێزانێکی سەحی و تەندروستە زۆر باشە زۆر جوڵانی مناڵ دەلالەتە لەوەی کە مناڵە تەندروستە لە سکی ئەم دایکە و لە چ قۆناغێکە ئیتر دایک ئەبێ هەز بە جوڵەی کۆرپەلەکەی سکی بکە بە شکڵێکی عام ئەگەر باسی یەکەم مناڵکەین تۆزێ درەنگتر ئەجوڵێت یعنی دایک درەنگتر هەستی پێکە ڕەحم ئەستورتر و چۆنەڵەی ڕقە گەشەی نەکردووە نەرم بێت زوربەی زۆری دایک لە 4 مانگ بە دواوە هەستی پێکەن کە یەکەم مناڵە لە کوڕ و کچە بە هەمان شێوازە تۆزێ جوڵەی کوڕ بۆی ئەڵێن زووتر هەستی پێکە لە بەری کوڕ ماسولکەی بەقوترە لەوانەیە جوڵەشی بەقوتر بێت بۆی ئەڵێ احتیمالە کوڕ دایکەکە زووتر هەستی پێ بکات و بەنسبەت جوڵەکانیشەوە 3 مانگ یەکەم وتوانستی پێ ناکەی دوای ئەوە هەر مەرحەلەیە و جوڵەی نەوەیەکە یعنی بدات بۆ نمونە گەر 3 مانگی ناوەڕاست باسکەین جوڵەی زۆرترە دایک مناڵەکە لە بەروی پچکۆلێ و ڕەحمەکە گەورەیە ئاو زۆرە لە دەوری بە ئاسانتر ئەجوڵێ زۆرتر هەستی پێەکەی بە 3 مانگی ئەخیر جوڵەکە کەمترە بێتەوە لە بەروی خۆی گەورابێ شوێنی زۆر نیە ئەوە نەبجوڵ لە گەشە ئێمە لە سکی دایکات ئێوەکو پزیشک تەنها چاودێری دروستبوونی ئەندامەکانی یەکەنیان گەشەی مێشکیش گرنگە دەرکی پێکرێت نەخێت گەشەی مێشک ناتوانین بڵین مێشکی گەشەی باشە یان بەڵام هەنێ علاماتێ بە سۆنەر کە بزانی قیاسی سەری باشە بزانی کیس لە ناو سەریانیە بزانی سەر ئاوسانی نییە سەری بچووک نیە ینی بەس قیاسات ئەتوانیت بەس وەکو مێشک ناتوانیت تهدیدیکەی گەورە بچووکەکەی دەلالەتە لە چێە هەمانە بەعزێک سەری بچکۆلەیە بەڵام عایلەویە هەمانە لە حەدی طبیعی بچووکترە ئەوە هەنێک کێشەی کڕۆمۆسۆماتە و سەریش هەمانە تۆزێک گەورەیە هەر عینەشت ئەڵێ عایلەویان لەوانەیە سەریان گەورە بێ هێشتا لە حەدی نۆرمەڵایە بەس تۆزێک گەورەیە بەس ئەوانەی کە سەریان زۆر گەورەترە ئاوی تایە یا کیسی تایە ئەوە ئیتر بە کێشەی کڕۆمۆسۆماتدانرێ زیاتر زۆر باشە دکتۆرە ئەمە لە قۆناغەکانی دووگیانە ئەی لە دوای لە دایکبوونی کۆرپەلەوە گەشەی ئەم مناڵە تا چەند پەیوەندی بە کاتی ئەوە هەیە کە لە سکی دایکەکەیە تەندروست بۆ یاخود نابوون هەندێک مناڵ هەیە زۆر درەنگ پێگرێ هەندێک مناڵ هەیە کێشەی دواکەوتنی قسەیان هەیە ئیتر چەند گرفتێکی تر هەیە ئەمانە تا چەند پەیوەندی بە قۆناغەکانی دووگیان بوونەوە هەیە بەتەئکید تەئسیریەیە چونکە تۆ ئەگەر دایکێک زەختەکەی کۆنتڕۆڵ نەبوو بێ مناڵەکە گەشەی کۆنتڕۆڵ نییە ئەگەر دایکێک جگەری هەر کێشا بێ مناڵەکەی وەزنی کەمە کاتە گەشەشی کەمە شەکرەت کۆنتڕۆڵ نەبێت قەڵەویت بەس ئەو قەڵەویە عینەشت تەئسیرەکاتەوە سەرگەشەی دایکێک خوێنی کەم بێ ڤیتامین دی کەم بێ مناڵەکەشی عینەشت ئەوانەی کەمە کە ئەم شتانەت کەم بێت تەبان گەشەش مناڵەکە کەمە بێ بۆی ئەڵێن ژینگەی دایکەکە زۆر زەڕورە بۆ دروستبوونی کۆرپەیەکی تەندروست کاتە لەوە تێگەیشتین پێش دانانی کۆرپەلە گرنگە لە دانان و لە سکی مەرحەلەی دووگیانی هەر گرنگە و دوای ئەوەش هەر گرنگە دەستە خۆش دکتۆرێکیان سپاس بۆ ئامادەبوونی بەڕێزە محەممەد پسپۆری نەخۆشەکانی ژنان مەڵبوون زۆر سپاس بۆ ئامادەبوونێتە سپاس بۆ جەنابتان.